شەپۆلی پێنجەمی کۆرۆنا لە ئێران ڕۆژ لە دوای ڕۆژ لە پەرسەندنی زیاتردایەوە ئاماری توشبوون و گیان لەدەستانیش لە هەڵکشاندایە و لەم شەپۆلەدا ژمارەی توشبووانی ڕۆژانە ئاستی پێوانەی تۆمار کردووە. لە ئێستادا لە کۆی 448 شاری ئێران 232 شار لە حاڵەتی سوور و 170 شاریش لە حاڵەتی پرتەقاڵیدان و ئەمەش کاریگەریەکی زۆری لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵک داناوە. میزان مشتری هامون نصف شدن واقعا به خاطر ژمارەی کڕیارانمان بەهۆی بەرزبوونەوەی ترسی خەڵک لە کۆرۆنا دابەزیوە بۆ نیوە. ڕۆژانەش ڕائگەیەندێت کە ئامارەکان لە بەرزبوونەوەدایە و قوربانی زیاتری لێکەوتوتەوە و بارودۆخەکە خراپتر بووە. بۆیە خەڵکیش ئەترسن بۆ خواردن بێنە دەرەوە. سەرەڕای ئەوەی کە ئێمە زۆر پابەندی ڕێنمایەکانین. خەڵکیش حەقیانە چونکە بارودۆخێکی دژوارە و بەم گرانیەوە ئەگەر کەسێک نەخۆشکەوێت زۆر دژوارە بێت. استفانه واقعا شرایط سختی رو پشت سر میذاره. لە کاتێکدا کە ژمارەی ڤاکسینەکردنی ڕۆژانە نزیک بووەتەوە لە 400,000 دۆز و تا ئێستاش نزیکەی 8 میلیۆن ئێرانی یەکەم دۆزی ڤاکسینیان بەکارهێناوە، بەڵام خێرایی بڵاوبوونەوەی ئەم شەپۆلە لە هەموو شەپۆلەکانی پێش خۆی زیاتر بووە. بوونی گەمارە ئابوووریەکان و ڕێژەی زۆری هەڵاوسان و بەربڵاوی شەپۆلی پێنجەمی کۆرۆنا وای کردووە کە خەڵکی ئێران هەست بە گرفتێکی زیاتر بکەن. خیلی بیشتر از سریای قبل تاثیر گذاشته. هم زۆر زیاتر لە شەپۆلەکانی پێشوو کاریگەری داناوە، هەم کاریگەری لەسەر شوێنی ئیشکردنەکەم داناوە، هەم لەسەر ژیانی تایبەتی خۆم، چونکە منداڵی وردم هەیە بێڕادە کاریگەری داناوە. بۆ نمونە شەپۆلەکانی پێشوو یەک ماسکم بەکار ئەهێنا، بەڵام لەم شەپۆلەدا لە ترسی بارودۆخەکە 2 ماسک بەکار ئەهێنم. یه دونه ماسک می‌زدم ولی الان سری جدید که اینطوری گفتن که خیلی شدت پیدا کرده، خیلی خودم بیشترم رعایت میکنم، ولی رو کار و شغلم هم خیلی تاثیر گذاشته. لە هەفتەکانی ڕابردوودا وێڕای بەکارهێنانی ڤاکسینی ناوخۆیی ڕێژەی هاوردەکردنی ڤاکسینی بیانیش زیادی کردووە، بەڵام لە وڵاتێک وەکو ئێران کە زیاتر لە 85 میلیۆن دانیشتووی هەیە پێویستە زۆر زیاتر لەمەی ئێستا ڤاکسین بەکاربێت تا وەکو تەشەنەی کۆرۆنا بە شێوەیەکی بەرچاو کۆنتڕۆڵ بکرێت. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.